ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ لە سەرئاستی باڵا لە ئیدارەی سربەخۆی سۆران کۆبوونەوە و دواتر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا چەند داواکاریەکی گرنگی تایبەت بە ماف و شایستەکانی مامۆستایانیان خستە ڕوو. ئەنجومەنەکە داوا دەکات موچەی فەرمانبەران لە ململانێ سیاسیەکان دوور بخرێتەوە و 30 ڕۆژدارێک بە بێدواکەوتن دابەش بکرێت. هەروەها لە بەرزکردنەوەی مامۆستایان دەست پێ بکاتەوە کە زیاتر لە 10 ساڵە بە نایاسایی ڕاگیراوە لەگەڵ ژمارەیەک مافی دیکە. دابەشکردنی موچە بە 30 ڕۆژدارێک و تێکەڵ نەکردنی پرسی موچە بە ململانە سیاسەکان. دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران کە زیاتر لە 10 ساڵە بە ناڕەوا و بەبێ هیچ بنەمایەکی یاسایی وەستێنراوە. تەوتینکردنی موچەی مامۆستایان و فەرمانبەران وەکو موچەخۆرانی عێراق بە هەمیشەییکردنی مامۆستایانی گرێبەست. دیاریکردنی چارەنووسی موچە پاشەکردکراوەکانی ساڵانی ڕابردوو ئەو قەرزەی کە خۆیان دانیان پێداناوە و ئێستا لە ملی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانە داواکارین بەلایەنی کەم ڕقم حسابیەک بکرێتەوە و ئەو قەرزە تیادا بنرێن و بەلای کەمەوە لە هەنگاوی یەکەمە بتوانرێت ئەو قەرزانەی لای مامۆستا و فەرمانبەرانە لەو پارەیە دەربکرێت. 6. پێدانی شایستەی دارایی 12 مانگی خانەنشینان کە زیاتر لە 30,000 مامۆستا و فەرمانبەر خانەنشین کراوە و ئەو 12 موچەی پێ نەدراوە. لە ئەگەری بەدەمەوە نەهاتن و جێبەجێ نەکردنی ئەم داواکاریانە هەموو ڕێگەیەکی یاسایی و مەدەنی لە بەردەمماندا کراوەیە بۆ فشاری زیاتر و بەدیهێنانی داواکاری و ئامانجەکانمان. مامۆستایان دەڵێن بە گیرفانی بەتاڵ و لە خراپترین دۆخی دەرونی و ئابووریدا بەردەوامیمان بە پرۆسەی خوێندنداوە، بەڵام غەدرێکی بێوێنەمان لەلایەن حکوومەتی هەرێمەوە لێ دەکرێت و حکوومەت لە ئاز داواکاریە سەرەتایی و یاساییەکانمان بێدەنجی و خەمساردی هەڵبژاردووە. ئەبێ بۆ قەرەبووکردنەوەی ئەم هەموو موچەی بڕای فەرمانبەران ئەبێ قەرەبوو بۆمە بکرێتەوە زۆڵمێکی گەورە لە فەرمانبەران کراوە. یعنی ساڵی وا هەبووە 2 موچە خوراوە، ساڵی وا هەبووە 3 موچە خوراوە، ساڵی وا هەبووە موچەکان بە ڕۆبع موچە دراوە. ئەبێ ئەمانە چارەسەری ئەم گرفتانە بدۆزرێتەوە. ئیش لەسەر ئەوە کراوە شکوی مامۆسا هەوڵ بدرێت لە کەدار بکرێت. بە سوپاس بەخوای گەورە بە معنەویەتی خۆی مامۆسا بە کاریگەری خۆی توانیوێتی ئەو بربەستە تێپەڕێنێ. ئێمە کەس ناتوانێت کارمان تێ بکە و ئێستش ئێمە خۆڕاگرترین لەو ستەمەی کە لێمان کراوە بەرامبەری. خراپی دۆخی بژێوی و بارودۆخی دەرونی مامۆستایان و فەرمانبەران بووە تا واقیعێکی تاڵ و گشتگیر لە تەواوی هەرێمی کوردستاندا. کەڵەکەبوونی قەرزەکان و بەرزبوونەوەی بێپێشینەی نرخی بازاڕ و نادیاری چارەنووسی قوتی مانگانە بارگرانی لەسەر شانی ئەم توێژە دروست کردووە. ئێستا فەرمانبەران و مامۆستایان لە نێوان جێبەجێکردنی ئەرکە پیشەیەکانیان و دابینکردنی نانی سەرمێزی منداڵەکانیاندا حەیران ماون. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.